دکتۆر مکەڕەم تاڵەبانی و حیزبی شوێعی لە ئینشیقاقی ساڵی 1964 نێوان باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی چی بوو؟ قو تنظيم حزبكم قو تنظيم الحركة الوطنية. موقف حزب شيوعي أو نبوك حزب وقوف بارتي ديمقراط كردستان پارچە بکەوێتە بەینێ و دکتۆر مکەڕەم تاڵەبانی لەم دانیشتن و گفتوگویانە بەلام مستەفای بەرزانی ئاگادار نەکردەوە. سەدام چەند جارێکە لە بازی کۆبوونەوە وتی ئێمە وتومانە ئێوە قوربانیەی کە داوتانە لە ڕێگای ئەو کێشەیە لەوە زیاترە. لێکە لەو توێژانە داوایان کرد باسیەکان لە پارتی دیموکراتی کوردستان بە کولی پەیوەندی لەگەڵ ئێرانە ببڕن. بەرنامەی ڕوودا و مێژوو لەگەڵ سیاسەتمەداری کورد مکەڕەم تاڵەبانی شەوی سێشەممە کاتژمێر 8:05 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.